ئەگەر هەتاوەکو ئێستا لە گوناه و تاوان واز لێ بینە، ئەگەر هەتاوەکو ئێستا کردەوەکانت باش نییە باشی بکە، ئەگەر هەتاوەکو ئێستا دەستت بە خوێنەوەی قورئان نەکردووە دەست پێ بکە، ئەگەر هەتاوەکو ئێستا وازت لە شوێنی خراپ و شتی خراپ نەهێناوە لە ئێستاوە وازی لێ بهێنە، ئەگەر هەتاوەکو ئێستا لە نوێژەکانت بەردەوام نی و بە تەواوی ناکەی لە ئێستاوە بەردەوام بکە و بە تەواوی بکە. ئەگەر ئێستا نەیکەی ئەی چ کاتێک دەیکەی؟ ئەگەر ئێستا نەگەڕێەوە لای خوای پەروەردگار چ کاتێک دەگەڕێەوە لای خوای پەروەردگار؟ کە ئێستا وەکو دەڵێن باشترین و چاکترین کاتە کە ئینسان دابنیشێ و محاسبەی نەفسی خۆی بکاتن و بگەڕێتەوە لای خوای پەروەردگار. لەبەر چێ؟ لەبەر ئەوەی کاتێک کە ئێمە دنیا بەجێ دەهێڵین و دەچینەوە لای خوای پەروەردگار لە ڕۆژی دوایی بەخوای براکانم ئینە زەلزەلەتە الساعەة شەیء عەظیم، بەخوا قیامەت زۆر گەورەیە، شەیء عەظیم يوم ترونها تذهل كل مرضعة عما أرضعت وتضع كل ذات حمل حملها وترى الناس سكارى وما هم بسكارى ولكن عذاب الله شديد. ئەگەر ئێمە الحمد لله ئیماندارین و مسلمانین، ئیمانمان هێناوە بەخوای پەروەردگار بە بەهەشت و جەهەنەم و بە حیساب و کتابەکەی، دەبێ بەهەشت وامان لێ بکا کردەوە بکەین لە بۆ خوای پەروەردگار، دەبێت جەهەنەم وامان لێ بکا بگەڕێنەوە لەو گوناه و تاوان، دەست هەڵبگرین لە کاری خراپە و لە شتی خراپ.